وتێبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیان ناسنامەی سەردەستەی داعش ئیبراهیم هاشمی قوڕیشی کە لە ئۆپەراسیۆنێکدا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کوشتیان لە ڕێگەی پەنجەمۆر و پشکنینی DNA دیارییان کردووە. جۆن کێربی لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕۆژانەیدا باسی هێرشەکەی کردو ئاماژەی بەوەدا کە قوڕیشی لە سەرەتای هێرشەکەوە کاتێک لەگەڵ هاوسەر و هەردوو مناڵەکەی لە نهۆمی سێمی باڵەخانەکەدا بووە خۆی تەقاندۆتەوە. کێربی ئەوەشی ئاشکرا کرد کە لە نهۆمی دووەمی باڵەخانەکەدا یاریدەدەری قوڕیشی و هاوسەرەکەی لێبووە و تەقەیان لە هێزەکانی ئەمریکا کردووە. ئاماژەی بەوەش کرد جگە لە یاریدەدەرەکەی قوڕیشی و هاوسەرەکەی مناڵێکیشیان کوژراوە. ئەوەشی خستە ڕوو تا ئێستا 4 کەسی مەدەنی کوژراون کە سیانیان مناڵن و باسی لەوەش کرد کە ئەگەری هەیە ئەو ژمارەیە بگۆڕێت. وتەبێژەکەی پنتاگۆن باسی لەوە کرد 10 کەسی مەدەنیشیان بە زیندویی لە باڵەخانەکە دەرهێناوە. جۆن کێربی ئاماژەی بەوە کرد ئەو مەدەنیانەی کە بە زیندوی دەرهێنراون لەلایەن ئەمریکاوە نەبراون و هیچ لێدوانێکی سەبارەت بە چارەنووسیان نەدا. هاوکات لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە شێوازی دەستنیشانکردنی ناسنامەی قوڕیشی گوتی لە ڕێگەی پەنجەمۆر و پشکنینی DNA تەرمەکەیمان دەستنیشان کرد. توانیمان شیکردنەوە بۆ پەنجەمۆر لە شوێنی ڕووداوەکە و ئەنجامی پشکنینی DNAش پاش ماوەیەک ئەنجام بدەیت. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ئەوەی ڕاگەیاند کە پێش چەند مانگێک پلانیان بۆ ئەم ئۆپەراسیۆنە داناوە و جەختی لەوە کردەوە کە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی لەو جۆرە پێویستی بە زانیاری هەواڵگری ورد و گرنگ هەیە. کێربی لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە بەشداریکردن یان نەکردنی ڕێکخراوی یەپەگە و پەکەکە کە ناوی هەسەدە بەکاردەهێنن جەختی لەوە کردەوە کە ڕێکخراوەکە ڕۆڵی هەبووە بەڵام ئۆپەراسیۆنەکە تەنها لەلایەن سەربازانی ئەمریکاوە جێبەجێ کراوە. کێربی ئاماژێ بەوەشدا کە لە کۆتایی ئۆپەراسیۆنەکەدا گروپێک نزیکی ماڵەکە بوونەتەوە هێزەکانی ئەمریکا تەقەیان لەو گروپە کە بە دوژمن ناساندویانە کردووە و لەو پێکدادانەدا 2 کەس کوژراون.